باشە لەسەر ئەم کێشە زەحمەتە من ویستم بڵێم باشە با بزانین کامان قەڵەوین وا بڵێن بینەران مەبەستمە لەگەڵ بەڕێز دکتۆر ئاڵان یاسین بلباس و پسپۆڕی چارەسەری خۆراک و ڕێجیم قسە دەکەین دکتۆر ئاڵان ئەم بەیانی لەگەڵ ئێمە زۆر بەخێر بێ دکتۆر بەخێر بێ خۆشحاڵین ئەم بەیانی لەگەڵمانێ دکتۆرەوە پرۆدیوسەر پێمانەڵێ بووی هەمووتان ڕەشتان پۆشی و بووی قەڵەوەکەتان دیار نەبێت لەگەڵە دەرێن ئەوانەی کە ڕەش دەپۆشن دیار ڕەشی قتر بە دیار دەکەون و جوانتر قەڵەوەکانە شارینەوە ئەوە تەکنیکەکەیە باشە کامان قەڵەوین طبعا لەبۆ زانینی قەڵەوی چەند ڕێگایەکی ئاسان هەیە یەکێک لە ڕێگایەکان ئەوەیە کە برزی باڵای خۆت دووجە فی 25 دەکەی طبعا 25 بریتێ لە چ بەدی ماس ئیندێکس دووە چێشی نمونەی تووە باشە بە دیاریکراوی پێ دەرێت دوا چێشی نمونەی تۆ ئەوەندەیە یانیش ئەوەتە بەرزی باڵای خۆت فمەسەلەن 170 یان 71 ماترەکەی لێ فرێدە ئیتر 71 شولەکە دەبیتە چێشی نمونەی باش دکتۆر ئاڵام بابینە ناو هوردەکاری قەڵەوی پەیوەندی بە خۆراکەیە پەیوەندی بە نەجوڵان هەیە یاخود پەیوەندی بە جینات هەیە جینات فاکتەرێکە و هەندێک کەس بەحایلی ینی تیاندا واریدە کە قەڵەون بەڵام ئەوەش نابتە فاکتەر لەوەی کەەوە نەتوانرێتن چێژدا بە زێندری بەڕاستی هۆکاری قەڵەوی وەکو باسمان کرد دەتوانێت بڕێژەی کەم لەو هۆکاری جینات بگەڕێنەوە زیاتر فاکتەری تەندروستی هەیە فاکتەری شێوازی ژیانکردنیشەیە فاکتەرەکانی تەندروستی چین فەمەسەلەن زۆرجار هەیە بە هەندێک هۆکاری نەخۆشی فەمەسەلەن ئەگە وەکو باسی بکەین سستی بابرێ قودەی تەمبەڵ هەیە گەر هەبیتن یان هەندێک لە فاکتەری تر با بڵێن وەکو ناڕێکی هۆرمۆنات تەکەیوز لە ئافرەتان یان ئەوەتە هەندێک پێدانی با بڵێن دا و دەرمانی وەکو هۆرمۆنات یان هەندێک پێدانی لە بۆ چارەسەری نەخۆشی دەرونی یان هەندێک ئەدویە یان دا و دەرمان کە دەدرێت بە نەخۆشی ئەوانە فاکتەری قەڵەوینە کەمی ڤیتامین زۆربەی ئەو نەخۆشانە ئەمەدامی بەڕاستی فاکتەرێکی ترە دەتوانین بیخەڵێنێ بە 95 ئەوانەی کە کەمی ڤیتامین دییان هەیە کەرشیان هەیە بەڕاستی فاکتەرێکی تر لە بۆ هۆکاری دانەبەزینی چێژ بەڕاستی بوونی بەکتریای گەدەیە بەکتریای گەدەش یەکێک لە فاکتەرانێکەوە دەکاتن ترشێتی گەدا وەکو ترشی مەعیدە بەرەو تفتی بڕواتەوە پێویست نتوانرێتن فەمەسەلەن خۆراکشی بکرێتەوە دیسان نەوانشدا ئەوانەی کە بێت و چارەسەر نەکرێتن ڕێژەی باڵێن سەوری لە خوێندا بەرز دەکاتەوە ئەوانە وەکو فاکتەری تەندروستی فاکتەری لایەنی شێوازی ژیانکردنیشمان هەیە ئەویش لەبیر نەکەین بەڕاستی شێوازی ژیانکردن بریتێ لە چێ جوڵە وەرزشکردن باشە فاکتەری باشن ناڕێکی لە خەو شەو نەخۆنی فاکتەرێکی تری قەڵەویە ئەوانە کە وەرزش ناکەن دیسان باسما کرد سترێس و قەلەقی فاکتەرێکی ترەکە نەتوان دەرێتن فەمەسەرن ئەوانە ئەگەر لە هەم لایەنی تەندروستیەکەی هەم لایەنی شێوازی ژیانکردنەکە ئەگەر پێکەوە هاوڕا هاوتا نەبوون یەکێش ینی ئەوە فاکتەرێکی دەتوان دەرێن بڵێن هۆکارن لە بۆ قەڵەوی بۆ ناتوان دەرێتن وەکو پێویست چێژدا بەزێنن هەیە دەڵێ باشە کاکتۆر ئەمن خۆ زۆر کەمیش دەخۆم یعنی لۆ ئەمە ناتوانم چێژدا بەزێنم ئەویش فاکتەرێکی ترەفە مەسەلەن دای من کە باسی ڕۆژوی زانستی دەکەین کەمکردنەوەی جەمەکان دەکەین بەڕاستی ئەگەر بێت و لە بۆ مەدایەکی دوور ئەنجامی بدەین جەستەی توالی ڕادێفە مەسەلەن سووتاندنی چاوری کەم کاتەوە سووتاندنی خۆراک لە بۆ وزەکەم کاتەوە مەسەلەن بنمونە ئەگەر وەری بگرین ئەمە سێ ژەمە ناخواردنمان هەیە ئێمە هەر سێکمان سێ مۆزەفی لە دائیرێکی حکومی ئیش دەکەین باشە تۆ 500 وەردەگری تۆ 500 وەردەگری من 500 وەردەگرم باشە فمەسەلەن دانەیەک لێ ئێمە کە هاتەوە ماڵەوە دەبی هەر سێکمان خۆمە لەسەر ئەو دوو ڕاتبە بگونجێنین زۆرجار هەیە ژەمەکەی کەم دەکات و دەکات یەکژم کەواتە ئەگەر ئەمن 1500 کەلۆری وەگرم باشە 500 باشە 1500 کەلۆری وەگرم جەستەی تو خۆی لێ ڕادێنی لەگەڵ ئەوەی کە لەبەر ئەوەی بتوانێت قاوەمەی ژیان بکات و دەچی زۆتر خۆی بێتەوە
ڕاستە لەلایەنی تەندروستی و زۆر باشە ئیسیفادەی هەیە بەڵام وا دەکاتن ئیتر کەمتر خۆراک بسووتێنیتون بیکاتەوزە ئەو خۆی لەگەڵ ئەوەکەی ڕادێنێتن تا بتوانانی قاومی ژیان بکەین ئەوانش فاکتەرێکی ترن لۆیەکە ڕۆژی زانستیش کە ئەنجام بدەێت لە بۆ مدەچی زۆر یان وەکو لە سونەت واریدا فمەسەلەن هەفتەی 2 ڕۆژ ئەنجام بدرێتن ئەوانە بژاردەی باشن یان بتوانێت فمەسەن 1 مین ئەدەی یعنی واتە ڕۆژێک جەمێک لە ڕۆژێکدا ئەوانە شتی باشن بەڵام ئەگەر بێت و ئیدامە هەبیتن بە بەردەوام ئەوانش فاکتەرێکی ترن لێ یان زۆر کەس هەیە دەرێ کاکتور خۆم زۆر کەمیژە خۆم ناتوانم وەزن دابەزێنم لەو حالەتەی ئیتر ئەمە احتیمان دەکەینە دووسە دووشت بابەتەکان زۆرە بە تایبەت ئێستا من یەک دنیا پرسیاری کێشی قەڵەوی ئەمانە لە مێشکمە حەزەکەم خێرا پرسیارت لێ بکەین بۆی زۆرترین وەڵاممان دەستکەوێت شتێک لەم بینە قاوسێکم بیتێ بۆ هەندێک کە زۆر نانەخوا هەر زەعیفە ئەمە ینی ئەبینی ئەوەندەی دەکەس نانەخوا من بەخیلیان پێبە بەس هەر زەعیفە بۆ غودەی چاڵاک لە هەندێک کەس واریدە خێرایی میتابۆلیزم لە هەندێک کەس واریدە ئەوانە هەر چەندی خۆراک بخۆن و ئیتر خێراتر دەیسووتێن و هیچ ینی کاریگەریچیان بەس پێوە دیارنێ بابەتی قەڵەویش نابن ئەوە یەکێکە لە فاکتەرەکان خراپ نییە؟ نه هیچ خراپ نییە بەڵام ئەگەر زۆر بەرز بیتن زیاتر ئەوانە دائما هەز دەکەن زەحیفن زۆر دایان بین لە کاکتور بە ملۆ ناتەنی قەڵاو بخۆ زۆر خواردنیش دەخۆین بەڵام ئەگەر پشکنینی خوێنە لە بۆ بکەین دەبینی تیتریان بەرزە غودەی چاڵاک بەرزیانە یان ئەو تە چاڵاکی لە میتابۆلیزمیان چکە تیتری بابرێن تایرۆکسین کە هۆرمۆنێکە دەردەدەری لە جەستە زۆربەی با بڵێن ئەوانەی کە پەیوەندیان بە جەستەوە هەیە چاڵاکی دەکات یەکێک لەو بابەتانە میتابۆلیزم خێرا دەکاتن یعنی تو هەرچەندە دەبینی کەسەکە زۆریش دەخواتن و هەر لاوازە یعنی هەر ڕەشیقە باشە کاکتۆر سەبارەت بە نەخۆشی ئەو کەسانەی کە قەڵەون ینی ئەوە قسەیەکی واریدە و هەمومان ئەوەی کە با بڵێن لە بواری پزیشکیش نەی خوێندووە ئەو بابەتی گوێ بوویان لەسەری خوێندێتەوە قەڵەوی ینی نیشانێکی سەرەکەی بۆ نەخۆشی یان ئەگەر کەسێکی لاواز جارێک تووشی نەخۆشێک بێ قەڵەویەکە ڕەنگە کاریگەری زیاتری لەسەر بێ هەتا لە 3-4 ساڵی ڕابردوو لە بابەتی کۆرۆنا بینیمان ینی ئەوانەی قەڵەو بوون زیاتر گرفتیان دەبوو و ئەو کەسانە زیاتر ینی محەڕز بوون و زیاتر لە خستەخانەمانەوە لە بۆ کۆرۆنا هۆکارەکەی چییە بۆچی قەڵەو وایە طبعا باسی قەڵەوی دەکەین قەڵەوی بریتێ لە کۆنیشانی کۆمەڵک نەخۆشی کە دەڵێ کۆنیشانی کۆمەڵک نەخۆشی یان زۆر جار پێی دەوترێتن دایکی هەموو نەخۆشیەکە باشە یعنی قەڵەوی بکو ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئاماژە پێداوە یەکەم سەرچاوەی وەکو جگەرەی دیاری کردبوو دووەم سەرچاویش وەکو توشبوون بە شێرپەنجە و دیاری کردبوو دیارە قەڵەوی کۆمەڵێک نەخۆشی لە خۆ دەکەن خاستن در نەخۆشی درێژقایانەکان وەکو ئەوانەی بە پێیوەستن بە جیرانی دەمارەکانی خوێن و سەکتەی دڵ و با بڵێن چەوری جگەر و نەخۆشیەکانی جگەر و پەنکریاس و با بڵێن نەخۆشیەکانی کە پەیوەستن بە جومگە و وەکو سۆفان و ئێنزیلاق و جۆرە بابەتانە و نەخۆشانەی با بڵێن ناڕێکی لە هۆرمۆنات لە ئافرەتان و تەکەیوس و جۆرە بابەتانە و هەندێک جۆری لە شێرپەنجە ئەوانە زیاتر و زۆرتریش هەند لەو بابەتانەکە پەیوەندیان بە بابەتی قەڵەوی هەیە یعنی زۆر جار ئێمە دەبینی لە وڵاتان ینی ئەوانەی کە تەخەسوس و یان پسپۆری خۆراکی و پارێزینە کە پێیان دەوترێت نیوتریشن و دایتیکس ئەوانە وەکو تیم وەرک لەگە تیم ستافێکی پزیشکی ئیش دەکەن فمەسەلەن ئێمە بخۆ سەردانی هەندێک لە وڵاتانەما کردی فمەسەل کەسی نەخۆشمان هەبووە بینیمان فمەسەل کەیسەکە ئافرەت باە کە شێرپەنجەی هەبی لەو فەرزدا دکتۆرێکی ئافرەت دەیبینی دکتۆرێکی ئۆنکۆلۆجی تایبەتە بە شێرپەنجە دەیبینی دکتۆرێکی ئێسک و ڕۆماتیزم دەیبینی چکە هەندێک نیشانەی با بڵێن وەکو ڕۆماتیزمی تێدا بە دیار دەکەویتن 2000 پێدرن بڕۆ سەردانێکی دکتۆری خۆراکیش بکە وەکو تیمۆرگ ئیش دەکەن دەزانی ئەوانەی کە وەکو تیمۆرگ ئیش دەکەنیان با بڵێن بابەتی پزیشکی خۆراک وەکو توبی بەدیلی و تەواوکاری پزیشکی هاوتا بە پزیشکانی تر
کەیسی نەخۆشت دەگەینتە دۆخێکی ئارام فمەسەلەن بۆ نمونە ئەگەر کەیسەکەمان با بڵێن فشاری خوێنی بەرز بێتن یا شەکرەی هەبێتن ئەگەر بیت و ڕاوێژ بکە پسپۆرەکەی با بڵێن دکتۆری باتنیەکە برێتن سەدانێکی با بڵێن پزیشکێکی خۆراک بکە یعنی ئەو کاتێ دەتوانانی برسە تا 100 کەیسەکە لە لایمە نەجاحەت بینی ئەویش نەجاحەت دێنی لە کەیسەکەی خۆی یعنی زۆر جار ئێمە کەیسمان هەبووە بە 2 مانگ یعنی شەکرەی 12 بۆ HbA1c شەکری تەراکمی سێماجی دامان بەزەندێ بە 2 مانگ سێمەکە هاتیتە ئاستی خۆی بەبێ دا و دەرمانیشی تر باشە یعنی ئەوانە بەڕاستی هەموو ئەوانەی دکتۆری ئافرەتانە با بڵێن ئێسکۆڕۆماتیزمە تەنانەت ئۆنکۆلۆژیش پەنجە هەموو ئەوانە بەڕاستی ئەگەر بێت و ینی پزیشکانی خۆراک هاوتا لەگەڵ پزیشکانی گشتی بێکەوە کار بکەن وەکو تیمۆرگ تێدا با بڵێن سەرکەوتوتر دەبێتن و دۆخی نەخۆشەکە دەگەین بە کەناڵێکی باشە دکتۆر تۆ لەگەڵ ئەمەلیاتی بچووکردنەوەی گەدەیت بەی شێوەیەک هاوڕانی من زۆر کەس یان هاتیتەکردم بەڕاستی دکتۆر تەنها تەوقیعکم لە بۆ بکە حەز دەکەم قەسی مەعیدەم بکەمیان حەمەلیاتی سلیف بکەم لەگەڵ ئەوە دارێنە بەڵام لەبەر ئەوەی هیچ بیدایەتی کە پرۆسەی نیشتەرگەریکە لەوانەیە هەندێک هۆکاری هەوکردن و خوێن بین و هەندێک زۆری بابەتەکان بە هەندێک پرسیاری بە خێرایش بکەم وەڵامی بە خێرایی وای دکتۆر بوودا لەسەر بابەتە پرسیار زۆرە ئەی نەشتەرگەری بۆ لابردنی چەوری لە جەستە ئەمە دایمەن ئەگەر بێت و ڕێکارە تەندروستیەکان وەگرین ڕزێمێکی تەندروست ڕزێمیش دیار کە دەڵێن ڕزێم ینی مانای ئەوە نیە خۆت برسی کرد وەڵکو دەبی بزانێت چ زۆرە خۆراکێک بڕەکەی چەند دیاری بکرێت تۆ دەتوانی هەمووش بە خواردنانت هەبیتن بەڕاستی هەندێک شوێن ینی شێوازی ڕزێمکردنەکە غەڵەتە نانی لێ قەدەغە دەکە برنجی لێ قەدەغە دەکە ئەمە ئەو بەرنامەکە دای دەنێن جا دکتۆر ئێمەی ئافرەتان زۆر موشکیلەمان هەیە ئەڵین ئەگەر خۆی ئەوەی هەمانە کێشەیە ورگە باشە ئەگەر ورگمان دابەزێنین دەموچامان دابەزێ لەگەڵ یا لاواز دەرەکەوین ینی چی بکەیت ئەو مشکلەی هەموو خانمێکە ئەوە واریدە ینی شتێک نییە برێ وەڵی ئەمە تەنها دەمەوێت موچام قەڵە و جوان بیتن و لەشم ڕەشق بیتنەوە هەمووی پێکەوە دادەبەزیتن و دوازاریش ئەو سەوری زەردە بەزی زەرد و یەنە ئەوەی کە پێێنن لە کەرش ئەو دادەبەزیتن سەرتا لە شوێنەکەەوە دەست پێ دەکە 2000 ئەو دادەبەزیتەوە ئینکارە دوای هەموو دابەزە دکتۆر ئاڵان یاسین پسپۆڕی چارەسەری خۆراک و ڕێجم زۆر سپاس بۆ تۆم بەیانیە لەگەڵ مام بووی بەڕێزن زۆر بەخێر بێ خۆشحاڵ بووین سپاس بۆ هەموو زانیاری و ڕێنمایەکانت